تا نیشتیمانیانی خۆشەویستم ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. پێشەشی دەمەوێت هیوای تەندروستی و لەشساغی باش بۆ خۆتان و کەس و کارتان بخوازم. دیارە ئێمەمانانیش وەکو هەموو هاونیشتمانیەکی ئاسایی ئەم وڵاتە معرەزین بۆی تووشی هەموو جۆرە نەخۆشی و پەتایەک ببینەوە. بۆیە من دەمەوێت لە زاری خۆمەوە لێرە پێتان بڵێم کە بەندەش تووشی پەتای کۆرۆنا بووم، بەڵام خۆشبەختانە ئێستا دەتوانم بڵێم تەندروستیم زۆر زۆر باشە. دەتوانم بڵێم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە تووشی ئەو پەتایە بووم، بۆی باشتر هەست بە ئێش و ئازاری هەموو هاونیشتمانیانە بکەم کە لە ماوەکانی ڕابردوو یاخود ئێستا ڕۆژانە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەم پەتایە بوونەتەوە یاخود تووشی ئەم پەتایە بوون. لە هەمان کاتە ئێمە قەت خۆمان لە بەرپرسیارەتی نەدزیوەتەوە، هەمیشە لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکەمان بووین. هەر وەکو لە ماوەکانی ڕابردوو بینیتان هەر کاتێک لە هەر شوێنێک لە هەر شارێک کە بە زۆنی مەترسیدار لە قەڵەم دەدرا، ئێمەمانان خۆم بەندە لەگەڵ تیمێک لەوێ ئامادە بووین بۆی هەم هەوڵی وەرە بەرزکردنەوەی خەڵکەکەی خۆمان بدەین، هەمیش لەگەڵ ئێش و ئازارەکانیان بین، هەمیش لێکۆڵینەوە بکەین لەو کەم و کوتیانەی کە لە کەتی تەندروستی ئەو شوێنانە هەبوو بۆی بتوانین ئێمە بە شێوازێک لە شێوازەکان هەموو کەلوپەلانەی کە پێویستە بە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە دابینی بکەین بۆیان، بۆی کەمێک لەو بارگرانەیەکی کەوتۆتە سەرشانی هاوڵاتیانی خۆشەویستمان بتوانین کەم بکەینەوە. دیارە من لە بیدایەتەوە باوەڕم بەوە نەبووە کە ئێمە بتوانین بە خۆ کەرەنتینەکردن لە ماڵەوە لە مەترسیەکانی ئەم پەتایە دوور بکەوینەوە، بەڵکو باوەڕم وا بە کە دەبێت خۆمان ڕوبەڕووی ئەم پەتایە ببینەوە و هەوڵ بدەین بەرگری لەشمان بەهێز بکەین و تەنها لەو شوێنانەی کە قەرەباڵغە و جومجۆڵی زۆر بەسەرەوەیە هەوڵ بدەین خۆمان باشتر بپارێزین، بۆی خوا نەخواستە هەر وڵاتیەک ئەگەر بەرکەوتەشی هەبێ، ئەگەر تووشی ئەم پەتایەش بێ، کەمترین ڕێژەی ڤایرۆسەکە بچێتە ناو لەشیەوە بۆی دوایی بتوانێت بەرگەی ئێش و ئازارەکانی ئەم پەتایە بگرێ. من هەر لێرەوە دەمەوێت داوا بکەم لە خوای بەخشندا کە شیفای بەپەلە بدێنێ بۆ هەموو ئەوانەی کە تووشی ئەم پەتایە بوون. و هەر لێرەشەوە سەرخۆشی خۆماراستەی هەموو ئەوانە دەکەم کە بەهۆی ئەم پەتایەوە یەکێک لە ئازیزانی خۆیان گیانی سپاردووە. هەر لێرەوە دەمەوێت ڕووکەمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و پێیان بڵێم کە ئێمەمانانیش معرەزین بۆی تووشی نەخۆشی بین، ئێمەمانانیش معرەزین بۆی تووشی پەتا بین و لە کۆتاییشدا هەمومان دەمرین. بۆیە باشتر بیر بکەنەوە، هەوڵ بدەن خزمەتی میلەتەکەتان بکەن و هەوڵ بدەن پارە و پوڵ چاوتان کوێر نەکا و واز لە خزمەتی هاوڵاتیان مەهێنن، چکە لە کۆتاییدا ئەوەی کە بۆمان دەمێنێتەوە یاخود بۆ مناڵەکانمان دەمێنێتەوە تەنها ناو ناوانگە. اینجا چجا ئەوەی کە میلەتەکەمان ڕەحمەتی خوا لە مردووەکانمان بکە یاخود چجا لێمان هەڵگەڕێتەوە و نەفرەت بکە لە مردووەکانیشمان. بۆیە کاتان لێ دەکەم باشتر بیر بکەنەوە، هەوڵ بدەن بە چەنگ ئێش و ئازاری میلەتەکەمانەوە بن، ئەوەندە بیر لە سەروەت و سامان و کورسی و مەنسەب مەکەنەوە، چکەوانە هەموو شتێکن دێن و دەڕۆن، بەڵام ناو ناوبانک یەک جارە تۆ تۆماری یەکەی وە دەبێتە سەروەت و سامان بۆ مناڵەکانت و بۆنەوەکانت. بۆیە من دووبارە داوایان لێ دەکەم کە بەخۆیان دابچنەوە و هەوڵ بدەن بە زووترین کات ئەم هەموو قەیرانەی کە دروست بۆ لەم هەرێمە تێیپەڕێنن و هەوڵ بدەن ئەم بارگرانەی کە کەوتۆتە سەرشانی هاوڵاتیانی خۆشەویستی ئەم وڵاتەمان بە زووترین کات کەم بکەنەوە. هەر لێرەوە دەمێ من سوپاسی هەموو کاربەندانی تەندروستی و هەموو کاربەندانی ناوخۆ و ئاسایش و هەموو ئەو دام و دەستگایانەی تر بکەم کە بە دڵێکی گەورەوە بە زۆر لە خۆبردووانە بەبێ موچەش زۆر جار هەوڵیاندا کە هاوڵاتیان بپارێزن و نەخۆشەکان چاک بکەنەوە. بۆیە من لە ناخی دڵمەوە دەستی ماندبوونیان دەگوشم و دەستخۆشیان لێ دەکەم و دڵنیان دەکەمەوە کە زۆریان تەحمل کردووە، ماوەیەک تریش تەحمل بکەن کە بتوانین بەیەکەوە ئێمە هەموو ئەم قەیرانانەی کە ڕوبەڕووی میلەتەکەمان و ناوچەکەمان بۆتەوە بەیەکەوە بە یەکدەنجی تێیپەڕێنین. دووبارە داواکارم لە خوای پەروەردگار کە هەمومان بپارێزێ و میلەتەکەمان بە دوور بێت لە هەموو جۆرە مەشاکیل و بەڵایەک و زۆر سوپاستان دەکەم.